افدم و حمود من وباش گهدان هجاین پودکست کردیه محمد صالح بدرخانم جمردینه لگلومه گهدارین هجا ایوارا دوازده آداره کمارم اسلامیه ایرانه جباجاره تبریزه دوازده موشک آراستای پایتخت هرما کردستان هولیره کرن ده انجام وان ایریشان ده زیانه که زیده یا مادی گشت نشتجهین سویلان و بلافرخانه نافدولتیا هولیره افد دمکی ده که شر اوکراین و روسیه گروبویه و نزدیکی 2 هفته شرکی گران ل ناوند اروپایی ل روجاوی اروپایی هیا و گلک شروعه که روسیا با آراسته ایران شرکی نو بدیکوزه روشلاتا ناوی لسروان حمو بابتان امده لگل روزنامه‌گر سردار ستار قصه بکن سردار ستار نها جهولیره بمرایا کاک سردار بخیراتی زور سپاس کاک محمد زور سپاس دکم کاک سردار ایریشا سپای پاسداران دوی دمه ده پیک هات که نه حکومت کماری اسلامی ایرانه جالی سپای پاسداران و او ایریش هات پشراس کرن وان گود او ایریش ما الخوا گرتیه اف پرجاران هن ریاستین تروریستی دما ایریش که دکن دما کلیه که تروریستی دکن وان ایریشان الخوا دگرن اوجی دوی شوازه دبو چما حکومت یعنی بردف که حکومت او ایریش الخوا نگرت و سپای پاسداران الخوا گرت ڕاستە ئەوە تێبینیەکی زۆر گرنگە لەو هێرشەدا بەڕاستی کۆمەڵێک گۆڕانکاری هەیە کە جیاوازی دەکا و هێرشە جیاوازترە لە هێرشەکانی پێشووتر کە لە ڕێگەی پرۆکسیەکانی سەر بە ئێرانەوە یا سەر بە سوپای پاسدارانەوە ئەنجام دەدرا کۆمەڵێک بابەتەنە کە پێویستە بە وردی تەرکیزیان لەسەر بکەین یەکەشیان زۆری ئەو موشەکەی بەکاراتوە ئاراستەکەیتی لەکوێوە وەشێنراوە و وەکو باسیشت کرد ئەو لایەنەی کە خۆی بەرپرسیارەتی هەڵگرتووە هەرچەند سەعاتێک دوای هێرشەکەەوە سوپای پاسداران لە ڕێگەی یەکێک لە ماڵپەڕەکانەوە بەناوی ماڵپەڕی تەسنیم کە سەر بە سوپای پاسدارانە بە شێوەیەکی فەرمی بەرپرسیارەتی خۆی ڕاگەیاند بەبێ ئەوەی کە ناوی هەرێمی کوردستان یا ناوی هەولێر بێنێت تەنها باسی لەوە کرد کە لە هێرشێکدا چەند بنکەیەکی سەر بە وەکو خۆیان دەڵێن زایۆنیستەکان یا سەر بە موسادی ئیسرائیلی لە شوێنێک لە وڵاتێکی دراوسێکەمە بەستیان هەرێمی کوردستان و هەولێر بوو کراوەتە ئامانج بۆیە ئەویان گرنگە بەڕاستی ئەو جارەیان بەڵام ئایا بۆچی سوپای پاسداران بەرپرسیارەتەکە وەستۆی خۆ دەگری نەک حکوومەت یا لە ڕێگەی بەردەفکی حکوومەتەوە ئەوەشیان جێگەی تێبینیە ئێران وەکو دەزانین لە ئێران شتێک هەیە بە ناوی دەوڵەتی قوڵ یا دیپ ستیت ئەوەی کە حکمی ئێران دەکا بۆ سیاسەتی دەرەوە سوپای پاسدارانە لە ڕێگەی سوپای قودسەوە و ئیدارەی اطلاعاتی ژنیە تەنانەت بەڵکو حراسەتی اطلاعاتە بەڵکو ئەو اطلاعاتەیە کە لە ناو سوپای پاسداراندا هەیە ئەمە دوێنێ بینیمان لە چاوپێکەوتنێکی مەحموود ئەحمەدی نەژاددا کە لەگەڵ وابزانم ئیندیپێندەنت تورکیدا قسەی دەکرد لەوێ مەحموود ئەحمەدی نەژاد باسی ئەو کات دەکا کە خۆی سەرۆکۆماری ئێران بۆوە دەڵێ ئەمە تەنها دەسەڵاتی تەنفیزین کاتێک کە باز لە سیاسەتی دەرەوەی ئێران دەکرێت جا سزایەوەی کە سیاسەتی دەرەوەی ئێران لە ڕووی حرەکەیەکی عەسکەری یا سەربازی لەم شێوەیە حکوومەتی ئێران تەنها دەسەڵاتێکی تەنفیزیەوە هیچ بڕیارێکی لەدەست نییە ئەوەی کە پلانەکە دادەڕێژیوە تەنفیزی دەکات هەر هەمووی سوپای پاسدارانە هەر بۆیش بەیاننامەکە لە ڕێگەی سوپای پاسدارانەوە بوو. بله ایرو سرک وزیر عراق مصطفی الکاظمی سردانا هولیره کرد سردانا جیهان هاتنه بر دومان کرین کرد لگر سرک وزیر هرما کردستان برز مسرور بارزانی چیویا لگر سرکی هرما کردستان برز نیشیوان بارزانی چیویا و پیامین یکیتیه دم اف پیام و جیه خو بگرین گلو بغدا دوان ایریشن ایران تهران برانبر هولیره ده و سردمه ده لگل هولیره جی بگره او قدرتا مصطفی الکاظمی و کابینه اوی هیا
بەرامبەر ئیرانێ بوەستە لەگەڵ هەولێرێ؟ لە ڕاستیدا پێم وانە نە مستەفا کازمی وەکو سەرۆک وەزیران کە ئێستا بە شێوەیەک لە شێوەکان سەرۆک وەزیرانێکی کاربەڕێکەرە تاوەیکە حکوومەتی نوێ دروست دەکرێەوە خۆی ئەسڵەن لە حاڵەتەشی سەقامگیردانیە وی ئایا کە حتمما لەو پۆستەدا دەمێنیتەوە یاننا بۆیە نەخێر پێم وان نییە بەڵام وەکو بەرپرسی یەکەمی دەسەڵاتی جێبەجێکار لە عێراق مستەفا کازمی هەردەبووە سەردانی هەولێری کردبە کۆمەڵک تەحلیل هەبوو کۆمەڵک پرسیاری تریش هەبوون کە پێشتریش گروپە میلیشیاکانی سەر بە ئێران چەندین هێرشیان لە هەولێر کردبووە ئەو کاتی بۆ مستەفا کازمی نەهات کەسی لە هێرشەکانی پێشوو خەڵکی سڤیلیش کوژراوە کۆنتراکتەری ئەمریکیش کوژراون ئەوان پرسیارێکی جوانە بۆچی ئەو سەفەرە لەو هێرشەدا مستەفا کازمی سەردانی دەکات بابەتەکەش پەیوەندی بەوەیەوە هەیە ئامانجەکەی کە ئێران ئەو جارە دەڵێ پێکاومە ئیسرائیلە نەکیز بن کە و بارەگایەکی ئەمریکی ئەویان گرنگە لە بەرەوەی کە ئێستا دەبینین کۆمەڵە وڵاتی عەرەبی لە کەنداوڕە بگرێتە باکووری ئەفریقیاوانە پەیوەندیەکانیان دەگەڵ ئیسرائیل نۆرمالیزە دەکەنەوە عێراق کەوتۆتە بارودۆخێکەوە بارودۆخێکی یەکجار زۆر هەستیار و ناڕەحەتە بۆ عێراق لەلایەکەوە سەر بە ئێرانە لە ژێر نفوزی ئێرانە نایهەیە پەیوەندیەکان دەگەڵ ئیسرائیل نۆرمالیزە بکاتەوە لەلایەکی ترەوە نفوزی وڵاتانی غەربی بە تایبەتی ئەمریکاش ئەوەندە زۆرە کە لەوانێ بیخاتە ژێر فشارەوە کۆی گشتی ئەو معادلانەوە لە مستەفا کازمی دەکات کە لەبەرەوەی کە پێویستە دڵی شەقامی عێراقیش ڕابگریت سەردانی هەولێر بکاتوە لە هەولێرەوە ڕای بگەێنیت کاوان لێژنەیەکی دۆزینەوەی ڕاستیەکان دروست دەکەن بۆەوەی کە بگەن ئەنجامیەوەی کە ئەوی دەعایەکە ئێران دەکات کە بنکە بارەگای موسادی ئیسرائیل لە هەولێر هەیە ئیدعای ناڕاستن کەوایان خۆی 2000 داواکاری کوردیش بوو بەڕاستی بەڕێز مەسعود بارزانی هەر خۆی لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ سەدریش داوای کرد بوو کە لێژنەیەکی لەو شێوەیە دروست بکرێت و سەردانی هەولێر بکەن و ڕاستیەکان بۆ هەموو لایەک دەربخەن بەڵام بە کورتی بڵام نەخێر پێم وانێ هیچ شتێکی لێشین بیتەوە ئەو سەردانی مستەفا کازمی. کاک سەردار توژی پڕ باش دزانی و مەدیا ئیرانی جی دشۆپینی ji ber فارسی jî dizane demam temaşeyî medya Îranê dikin em dibînin piştîvan mûşekan rojnameyên malperên meziniyên Îranê êriş birin ser Hewlêrê lê dibêjin me li dilê Enqerê da me li dilê İsraîlê da me li dilê Amerîkayê da madem dixwazin li dilê van welatan bidin çima êrişî Hewlêrê dikin ew medya ew edebiyata siyasiya medya Îranê kargerî li ser xelkê dike anna yan ew her edebiyata melleyane ku çi tesîra wê tune ye. بەڕاستی ئێران تقریبا نەک هەر لە ئێستا بەڵکو بگرە لە سەردەمی شەڕی ئێران و عێراقیشدا هەر سیاسەتێکی لەو شێوەی هەبووە بەردەوام لە کاتێکدا کە کێشەیەکی لەگەڵ وڵاتێکی غەربیدا یا لە وڵاتێک کە حەز دەکات لە خۆی بەهێزترە یا بەرەیە کە لە خۆی بەهێزترە و دەرەقەتی نایەت لە ڕووی سەربازیەوە لە ڕووی هەژمونی سیاسی جیهانیەوە ئێران شەڕی نیابەتی دەکات لەو لایەنانە دەدات کە لە وڵاتی بەرامبەریەوە نیزێکن ئێران کۆمەڵێک مەسلحەتی هەیە لەگەڵ تورکیا بۆیە تەبعاً ناتوانێت هیچ جۆرە دەستدرێژێک بکاتە سەر تورکیا بەڵام هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان بە هێندێک بیانووی سەیر و سەمەرە ئێران هەموو ڕۆژ دەبینین لە ناوە لە ئێران کۆمەڵک هێرش بۆ سەر بنکە بارەگە ئاتۆمیەکانی ئێران دەکرێت ئیسرائیل بە شێوەی زۆر ناڕاستە و خۆ بەرپرسیارەتەکان وەستۆی خۆ دەگریت دووبارە ئێران هێرش دەکاتەوە سەر هەرێمی کوردستان یا هێرش دەکاتە سەر هەولێر بە بیانوێەوەی کە بنکە ئیسرائیلی لە هەرێمی کوردستان هەنا خۆی پلانەکە هەر بەو شێوەیە ئێران دەیهەوێت هەمووی کە لە ناوخۆ دڵی خەڵک رازی بکات کە حکوومەتی ئێران هێشتاکە هەڵوێستی دەویت بەرامبەر هەر دەست درێژێک یا هەر فشارەکە بۆ سەر ئێران دروست بکرێت هەمیژەوەی کە لە دەرەوەش دوای ئەنجامدانی هەر هێرشەکە بە شێوەیەک بی کە کاردانەوەی گەورەتر لە خودی هێرشەکەی لێ نەکەوێتەوە ینی
بە شێوەیەکی دیکە بڵام ئێران ئەو هێرشانە دەکات بۆی کە ڕووی خۆی سپی ڕابگریت لە ئەنجامی بۆ نمونە چەند ڕۆژ لەوەی پێش هێرشێکی ئیسرائیلی لە دێرە زوور چەندین فەرماندەی سوپای پاسداران یا کەساتی سەر بە سوپای پاسدارانی کوشتون ئێران پێویستە ڕووی خۆی سوور ڕابگریت دەو معادلاتانەدا بەڵام ناتوانانی هێرش بکاتە سەر ئیسرائیل جا لە ڕووی ئەوەی کە توانای سەربازی نییە یا ئەسڵن نای هەوێ هێندەی تر بارودۆخەکە دەگەڵ ئیسرائیل ئالۆز بکات ئەوانە لەلایەکە لەلایەکی دیکەوە دەیە ڕووی خۆی سوور ڕابگرێت و حتمەن هێرش دەکاتە سەر هەولێر بۆەوەی کە بڵێت ئێمەش هەین و وەڵامی هێرشەکان دەدەینەوە. بله کاک سەردار دەمەکە وسادە کۆ ئالۆزیên mezin li Rojavayê Ewropayê jî rûdidin û niha şerekî giran navbera Rusya û Ukraynayê jî de heye û cenabê te demeke dirêj li Polandayê master xwend şarezayê wan welatan heye jî û serdana Ukrayna û welatên weke din jî kiriya û şarezayê wê demografiyê jî ez xwazim evê jî ji te bipirsim gelek şîrove hene ku bi arasteya Rusyayê İran dixwaze bi arasteya Rusyayê İran dixwaze li herêmê şerekî nû saz bike cepheyeke nû veke beramberî NATOyê û hevpeymanên wê li rojhilata navîn bîrîboçina cenabê te çi ye gelo بەڵامەش یەکێک لە تەحلیلەکانە بەڕاستی لەبەرەوەی کە کاتێک تەحلیلەکەن پێویستە کۆمەڵێک فاکت هەبن کە لەسەر ئەساسی ئەو فاکتانامە بتوانێت تەحلیلێکی دروست بگەنێت تەحلیلێکی دروست بەڵام هیچ فاکتێکی لەو شێوەیەمان نییە بڵێن حتمەن ئەو جۆرە بیرۆکەیە یا ئەو جۆرە تەحلیلە ڕاست دەردەچیت بەڵام بەڵێ ئەوەش ڕێی تێدەچیت بیان هەیە بەرەی شەڕەکە تۆزەک فراوانتر بکەن فشارەکان تەنها فشار نەبیت لەسەر شەرقی ئەوروپاوە بەڵکو لە شوێن و ناوچەی دیکەشبەرەکان بکرێنەوە بەڵام لە بەرامبەرەوەشدا هەندێک تەحلیلی تریشان کە ئەسڵان رووسیا خەریکە پشتیوانیەکانی بۆ ئێران کەم دەکاتەوە لەبەرەوەی کە خۆی بە شەڕێکەوە مەشغوڵە کە تەسەووری نەدەکرد ئەو شەڕە هێندە بخایەنی یا بەو شێوەیە بستە پێشەوە بۆیە تەحلیلەکان جیاوازن بەڕاستی لەوبارەی کاک سەردار ئەمریکا و هەریما کوردستانی ناتۆ و هەریما کوردستانی هەپەیمانیال لێ دژی داعشێ یا هەریما کوردستانی ئەف دەمەکە ji sala 2015 û vir be diheve li herêmê li dijî Daişê şer dikin çi kartên Herêma Kurdistanê hene ku beramberî êrişên derve destêwerdanên derve xwe biparêze di demeke wisa de kartên destê Herêma Kurdistanê çine bila jî pirsa min dawî be بەڵێ ئێران هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە درێژایی مێژوو کورد هەمیشە بەوەی ناسراوە کە شاکەری باشە بەڵام لە ماوەی لە ساڵی 1990 بەولاوەکە هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی سیاسی دروست دەبیت بەڕاستی کورد تەنها بیری لەوەی نەکردوێتەوە کە سوپایەک بە ناوی پێشمەرگەیەکی بەهێزی هەبی لەگەڵ ئەوەدا هەمیشە بیری لەوە کردوێتەوە کە پەیوەندی دیپلۆماسی لە سەرئاستی جیهانەوە پەیوەندیش دیپلۆماسی بەهێزی هەبیت گرنگە ئەم زۆرە پەیوەندیانەوە پێم وایە کارتی فشاری هەرێمی کوردستان هەر لە ڕێگەی هاوپەیمانەکانی جاچ لە شەرق لە غەرب دەبیت ئەمە دەزانین کە هەرێمی کوردستان لە ناوچەیەکی هێندە ئاڵۆزی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر بەباشی توانێتی باڵانسی لە نێوان مۆسکۆ و واشنگتۆنەوە ڕابگریت بەڵام لە بەرامبەر ئێراندا یا هێرشی لەم شێوەیەدا ئەو پەیوەندی دیپلۆماسی یا ئەو لۆبیگەریە کە کورد لە واشنگتۆن کردوویەتی یا لە پاریس و لەندەن و بەرلینەوە کردوویەتی نەتیجەی هەبووە نەتیجەکەی بەچیەوە دیارە بەوەی دیارەکە کەمتر لە 24 ساعت دوای هێرشەکەی سوپای پاسداران بۆ سەر هەولێر ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاستەوخۆ پەیوەندی بە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە دەکات و دڵنیایی دەدات لەوەی کە پشتیوانی هەرێمی کوردستان دەبن لەلایەکی ترەوە وەزارەتی دەرەوەی فەڕەنسا وەکو بە شێوەیەک لە شێوەکان و پەیامێکی ناڕاستەوخۆ بۆ تاران لە بەیاننامەیەکی فەرمیداوەی ڕاگەیاندووە کە هەر ئەو زۆرە هێرشانەی کە ئێران دەیکاتەوە و هێرشە بە تایبەتی تریژە و هێرشێک کە لەکراوەتە سەر هەولێر دەکرێت مەترسی بخاتە سەر
دانوستانەکانی ڤیەنناوە کە بۆ گەڕانەوەی وڵاتانی غەربێ بۆ ناو ڕێککەوتنی ئەتۆمی دەگەڵ ئێران خۆی ئەوانە فشارن و ئەوانە لە ئەنجامی چیەوە دروست دەبن لە ئەنجامیەوەی کە هەرێمی کوردستان لە ماوەی چەندی ساڵە ڕابردوو بەڕاستی توانیوەتی پەیوەندێکی دیپلۆماسی زۆر پتە و لەگەڵ هەموو وڵاتان لە سەراستی ناوچەکە و وڵاتانی ڕۆژ ئاواش دابمەزرێنن. gelek spas kak serdar settar te dema xwe ji me re veqetand û êrişa dawiya spaya pasdarên Îranê bo Herêma Kurdistanê Hewlêrê melgel te şîrove kir. Malate ava be. زۆر سپاس دەکەم کاک محەممەد زۆر خۆشحاڵ بووم و سپاس دەکەم کە دەرفەت بم بەخشی. Spas memnun. گەلێک سپاس. Guhdarên hêja bi xatirê we.